بەڵێ لەسەر ڕەوشی مرۆیی لە غەزە من میوانێکمەیە واسف عێراقات شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە ڕامەڵاوە لەگەڵمە بەڕێز عێراقات ئەگەر پێمان بڵێیت ڕەوشی مرۆیی لە غەزە بە تایبەتی لە یەکەم ڕۆژی جەژندا کە یەکەم جەژنیشە جەژنی ڕەمەزان ئەکەوێتە ناو ئەو ناهەمواریەی کە بەسەر خەڵکی غەزەدا هاتووە چۆنە؟ بەدڵنیاییەوە زیاتر لە 6 مانگە گەلی فەڵەستینی لە ئازاردایە و لە ژێر کۆمەڵکوژی و پاکتاوی ڕەگەزیدایە. سیاسەتی زەوی سوتاوی لە بەردەم جێبەجێ دەکرێت. بە زۆرم لێ کۆچی پێدەکرێت. زیاتر لە 2 ملیۆن فەڵەستینی ئێستا لە نێو خێوەتەکاندا دەژین بەبێ ئەوەی ئاو خۆراکیان هەبێت، بەبێ ئەوەی کارەبا و سادەترین پێداویستیان هەبێت، بەبێ ئەوەی چارەسەریان هەبێت و بەردەوام موشک و فڕۆکەکانی ئیسرائیل بەسەر سەریاندا دەخولێنەوە و لە هەموو لایەکانەوە بە ئاراستیان دەکەین. ئێمە باسی نزیکەی زیاتر لە 115,000 کوژرا و بریندار دەکەین. گەلی فەڵەستینی گەڵێکی ستەم لێکراوە و بەرگەی شتێکی گرتووە کە تەنانەت چیاکانیش بەرگیان نەکردووە لە خوێندان لە فرمێسک. بەڵام لەگەڵ ئەوەشدا گەڵێکی خۆڕاگرە و دەستی بە زەوی خۆیەوە گرتووە و هەرگیز نەچۆتە ژێرباری ئیسرائیل و هەروەها ئەو شتانەی بەسەری دەسەپێندرێن بۆ ئەوەی ناوچەکە جێبهێڵێت و بچێتە فەڵەستین و دەرەوەی ئەو ناوچەیە چ مسر بێت یاخود هەموو ئەو ناوچانەی کە بۆ فەڵەستینیەکان بە مەنفە هەژمار دەکرێن و تا ئێستاش مقاومەی فەڵەستینی بەردەوامە و بەردەوام ڕوبەڕووی ئیسرائیل دەبنەوە و زیانیش بە ئیسرائیل دەگەێنن هێرشیان هەیە و لە شەڕکردن لەگەڵ ئەولایەنە بەردەوامن. وەکەوەی بینیمان کە زیاتر لە 2 ڕۆژ پێش ئێستا 14 ئەفسەر کوژران بەهۆی ئەو کەمینەی لەلایەن بەرەی مقاومە دانرا. بۆ ئەمە شەڕی مقاومەی فەڵەستینیە. بۆیە ئێمە باسی گەلێک دەکەین کە گەلێکی خۆڕاگرە، گەلێکە بەرگەی هەموو جۆرە ئازارێک دەگرێت. بەڕێز عێراقات لە ماوەکانی ڕابردوودا فشارێکی زۆر هەبوو بۆەوەی ئەو دەواازانەی کە هاوکاری لێوە دەگەێنرێتە فەڵەستینیەکان یان هاوڵاتیانی غەزە تا ڕادەیەک بکرێنەوە تا چەند ئەم فشارە جێگەی خۆی گرتووە و ئێستا هاوکاری ئەگاتە خەڵکی غەزە ئەوانەی کە ئاوانە بوون. ئیسرائیل تاکو ئێستاش پێداگرە لەسەر فشار لە فەڵەستین و خەڵکی فەڵەستین بە هەموو جۆرە ئامرازەکانەوە، چ بە کوشتن بێت، بە فڕۆکە بێت، بە موشک و بەوە بێت کە ئامرازەکانی ژیانیان لێ بستێنێت و سیاسەتی برسیکردنیان لە بەرامبەر بەکار بهێنێت. و ڕێگەری لەوە دەکات کە هاوکاری بگاتە نێو غەزە. بەڵام فشار هەیە لەلایەن ئەمریکا وڵاتانی دیکە و ئەمریکا کە خۆی پشگیری ئیسرائیل دەکات و هەموو شتێکی بۆ دابین دەکات لە کەرستەی شەڕکردن لە پارە، لە پشگیری سیاسی و پشگیری نێودەوڵەتی. هەموو ئەمانە ئێستا دووچاری ڕخنەیەکی زۆر گەورە بوونەتەوە لەسەر ئاستی نێودەوڵەتی. ئێستا لە پەرگیری نێودەوڵەتیدا دەژین و ئەو پشگیری پێشتر هەبوو نەماوە. ئێستا تەنانەت خۆپشاندان لە دژی سەرۆک بایدن هەیە، چونکە بایدن وەکو هاوبەشێکی شەڕی کۆمەڵکوژی لە دژی فەڵەستینیەکان وێنا دەکرێت و بەشێکە لەو سیاسەتە. بۆیە هەموو لایەک ئێستا هەوڵ دەدەن ئەم بابەتە پەردەپۆش بکەن و تاوانەکانی خۆیان بشارنەوە. بەڵام ئەمە لەسەر ئاستی نێودەوڵەتی ئێستا خەریکە ڕخنەی لێدەگیرێت. دەیانەوێت بە یارمەتی مرۆیی ئەم بابەتە بزر بکەن و بیشارنەوە. بەڵام ئەمە زۆر لەوە گەورەترە کە تۆ بتوانیت بە شتێکی لەو جۆرە ئەم کارە بکەیت. ئەوانەی ئەوان دەیکەن و ئەو هاریکاری ئەوان دەینێرن بەشی هەرە کەمی پێداویستیەکان ناکە. بەڵێ واسف عێراقات شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە ڕامەڵاوە لەگەڵمان بووی. زۆر سپاس بۆ بەڕێز.